هێرشی موشکی سوپای پاسداران ئێران بۆ سەرخاکی هەرێمی کوردستان و شەیدکردنی هاوڵاتیانی سڤیل لە ناوخۆ دەرەوەی کوردستان و لاستی کۆمەڵگەی نێودەوڵەتیدا کاردانەوەی توندی لێکەوتۆتەوە. کۆماری ئیسلامی ئێران ئەڵێت ئەوان بنکەی ئەمریکا و موسادی ئیسرائیلیان لە ناوخاکی هەرێمی کوردستان کردوتە ئامانج بەبێ بەڵگە و پاسا و خەڵکی سڤیلی کردوتە ئامانج. من لە سەرم بابەتە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز دکتۆر پەرویز ڕەحیم پسپۆڕی پەیوەندی نێودەوڵەتیەکان لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. دکتۆر پەرویز ئەم کاتت باش ئەوەی کە ئەم جارە ئێران ئەنجامی داوە هێرشی ڕاستەوخۆ و ناردنی موشکی بالستی لە نێو خاکی ئێرانەوە بۆ بە ئامانجکردنی خاکی هەرێمی کوردستان بوو. ئەمە شەڕفرۆشتنێکی ئاشکرا نییە لەلایەن وڵاتێکی دراوسەی هەرێمی کوردستانەوە بە چ مەبەستێک؟ بەڕاستی کۆماری ئیسلامی ئێران تووشی گوشارێکی یەکجار زۆر بووە لە پاش هێرشەکانی 7 ئۆکتۆبری ساڵی ڕابردووی حەماس چاوەڕێی نەدەکرد کاردانەوەی ئیسرائیل و ئەمریکا بەم شێوازە بێ. لەلایەک لە ئاسی ناوخۆیی تووشی گوشاری لایەنگرانی بووە ئەو بنکە جاماوەریە لانی کەمیەی هەیە چکەمەدە باشکرا با بڵین چکە هەر کەم ساڵێک لەمەوبەر بوو کە شۆڕشێکی بەرفراوان بزوتنەوەیەکی ناڕزایەتی لە ئێران سەری هەڵداوە دەری خست کە لە ئاسی ناوخۆیش ڕەوایەتێکی لاوازی هەیە و لەلایەکی تریشەوە لە بەرەی مقاومەوە کە چاوەڕوانیان دەکرد کۆماری ئیسلامی وڵامێکی توندی هەبێ ئەم وڵامە نەبوو. لێرەدا ئەمە لە پەیوەندی نێودەوڵەتیەکاندا شتێکمان هەیە بە ناوی زۆنی خۆڵەمێشی کە ئەکتەرەکان بۆی کە نان هەیە بسە ناو شەڕەوە کۆماری ئیسلامی دەزانێ لە وتەکانی بەرپرسانی پلەیەکی کۆماری ئیسلامی ئەوە بوو کە ترسێکی گەوریان هەیە کە لە شەڕەوە بگلێن بۆیە ئێمە باجی با بڵێن ئەوە دەدەین کە نەچوینە ئەو بەرەیە کە ئەوان بە بەرەی مقاومە دەیناسن لە ناوچەکەدا. ئێمە باجی وەی دەدەین و لەلایەکی باجی پاڵپشتینەکردنی ئەمریکا و هاوپەیمانەکان دەدەین چکە دەزانێت کۆماری ئیسلامی ئەگەر هێرش بکاتە سەر ئیسرائیل جگەرەوەی کە لەلایەن خودی ئیسرائیلەوە دەکرێتە ئامانج ئەمریکا و وڵاتانی دیکەش وڵامیان دەبێت. لێرە ئەم لێکدانەوەی کردو کۆماری ئیسلامی بەڵام لەلایەکی بە ئازارە ئەم هێرشە کە ئێمە باسمان بەردەوام لە دراوسەتی باش بەرە پاراستنی ئاسایشی ئەم وڵاتە دروست نەکردنی هیچ هەڕەشە و مەترسێک لەسەر وڵاتە کردووە جگە لە پەیوەندی بازرگانی و مێژوویەکانی لەگەڵ کۆماری ئیسلامی هەمان بووە. بەڵام لەلایەکی دیکەشەوە زۆر بە با بڵێن نێگەتیڤ زۆر بە نەرێنی لەسەر کۆماری ئیسلامی شکارەوە تەنانەت لە ڕایگەشتی خۆشی و لە دەرەوە کەم هێرشەی کردوتە شوێنێکی سڤیل نشین. باشە دکتۆر پەرویز ئاماژەت بەوە کرد کە ئێران نابێرە ڕاستەخۆ شەڕەکە بگوازێتەوە بۆ ئەو شوێنەی کە ئەبێ شەڕی لێ بکات بۆ نمونە ئیسرائیل و ئەمریکا بەڵام بینین لە 7 ئۆکتۆبرەوە تا ئێستا نزیکەی 100 هێرشی ڕاستەخۆی کردوتە سەر بنکەی هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکا چ لە عێراق بێت چ لە سووریا بێت. بەڵام ئایا پێتان وانیە وەڵامی ئەمریکا و هاوپەیمانەکانی لاستی پێویستان نەبوونە بەرامبەر بە ئێران بۆیە بەم شێوەیە هەڵسوکەوتەکات؟ دەزانین دوولایەنەیە کۆماری ئیسلامی لەوەی دڵنیایە کە بایدن تا ئێستا وەڵامی ناداتەوە. بایدن دەچێتە هەڵبژاردنەوە بایدن و دموکراتەکان ئەم تیمەی کە دەگەڵی ئیش دەکات دەگەڵ ئۆباما ئیشیان کردووە بەرپرسانی کۆماری ئیسلامی باش ئەم تیمە دەناسن و دەزانن دەهەوێت گوشار لەوام بکە کە ئەم هێرشانە بۆ ئەوەیە کە ئەوانش گوشار لە ئیسرائیل بکەن لەبەرچێ لەبەرەوەی کە ئیداری بایدن دەزانێت کاتێک کە چەند جندێکی ئەمریکی بکوژرێ ئیتر لە ئاسی ناوخۆش لە ئەم ئیدارەیە قبول ناکەن جگەلەوەی دەبێتە هۆی وەی کە لە هەڵبژاردنەکان تووشی شکست دەبێ و لەلایەکی تریش دەکەوێتە بەڕەخنەی توندی دژبەرانی ئەم ئیدارەیە. کۆماری ئیسلامی ئەم خوێندنەوە دەکات بەڵام تا ئێستاکە لاوازی ئیدارەی بایدن و نەویستنی بۆ وەڵامدانەوە شاردنەوەی بەشێک لەم هێرشانەی کە کۆماری ئیسلامی ئەگەر ڕاستەخۆنەی کردبێ لە ڕێگەی پرۆکسیەکانیەوە بە ئاشکرا کردویتی بۆتە هۆکاری وەی کە لێکەوتەکەی ئەوە بێ کە کۆماری ئیسلامی بە ئاشکرا بەرپرسیارەتی هێرش سەر پایتەختی هەرێمی کوردستان بگرێتە ئەستۆ. ئەمە کۆی هاوکێشەکەیە. بەڵێ دکتۆر پەرویز هەرێمی کوردستان دەوڵەت نییە بەڵام بەشێکە لە عێراقەوەی کراوە بەرامبەر بە سەروەری هەرێمی کوردستان و خاکی عێراق. ئایا چۆن دەتوانێت لە ناوەندە نێودەوڵەتیەکان داوای ئەم مافە بکات و ڕێگری لە هێرشەکانی ئێران بکات لە کاتێکدا عێراق قڵێت کە لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی دژی ئەم هێرشانە سکاڵا تۆمار دەکات وەڵامێکی دەبێ؟ دەزانی من بەڕاستی با من بە بەڕاشکاوانە بڵێم لەوانەیە ڕاستە فەرقێکی هەبوو وەڵامدانەوەکان و کاردانەوەکانی با بڵێن حکوومەتی عێراق ئەم جارە چونکە هێرشەکە بەڕاستی دوور لە هەموو سنوورەکانی یاسای نێودوڵەتی دراوسێتی ئەخلاق یعنی هەرچی تۆ ناوی دەنەی باشە
بەڵام من هیچ دڵخۆش نیم بە حکوومەتی عراق باش دەزانین کە پێکەنەرانی ئەم کابینەیە چوارچەوەی ئەمانگی ئەگەر نەبە تەواوی بەڵام بەشێکی زۆریان لە چوارچەوەی استراتژی و بەرژەوەندێ باڵاکانی کۆماری ئیسلامیدا سیاست و یاری دەکەن و ئەمانەش بەشێک لە کاردانەوەکانیان بەڕاستی بۆ ڕەوانەوەی نیگەرانی هەرێمی کوردستانە کە بەشێکە لە پێکێنەرانی سەرەکی ئەم کابینەی محەممەد شیع سوودانی و بە ئاشکرا ئەمە دەستدرێژیە بۆ سەروەری عراق ئەگەر هەرێمی کوردستان عراقە کەواتە هێرش بۆ ولێر وەکی هێرش بۆ هەر شارێکی تری عراقیە لە ئاسی ناوخۆدا بەڕاستی یەکەمش لە ئاسی جەماوەریە کە خۆشبەختانە بینیمان بەڵێ دەگەڕێمەوە لای میوانەکەم دکتۆر پەرویز ڕەحیم بسپۆری پەیوەندی نێودوڵەتیەکان لە هەولێرەوە لەگەڵم بوو دکتۆر پەرویز ئەبینین کە کاردانەوەکان توندن ئێستا لیژنەش هاتون ببینن کە بۆچی ئەم شوێنە کە ماڵی هاوڵاتی سڤیل بووە کراوەتە ئامانج پێتان وایە لە بەرامبەر هەموو ئەم ناڕزایەتی و گوشارانەی چ لە ناوخۆ و لە چ ئاستی کۆمەڵگەی نێودوڵەتیدا هەیە هیچ ئەنجامێکی بۆ هەرێمی کوردستان دەبێت؟ زانی وەکی وتم ئەم جارە تۆڵە جیاواز بوو چونکە سنووری تێپەڕاند حکوومەتی هەرێم جارەکانی ڕابردوو سەرڕای ئیدانەکردنی توندی بەڵام بۆ نیشاندانی نیازپاکی خۆی هیچ شتێک نەرمیەک نەما نینوێنێ بەڵام ئەم جارە هەموو سنوورەکانی بەساندووە بەڵام وەکی وتم ئەمانە هەموو باشە و ئێمە پشتیوانی لێ دەکەین و داواکاریشین کە سەروەری عراق مادام تا ئێستا هەرێمی کوردستان بەشێکە لە عراق و هاوڵاتیانی هاوڵاتی عراقی هەژمار دەکرێن بە پێی یاسای نێودوڵەتی کەواتە عراق بەرپرسیارە لە بەرامبەر گیان و ماڵی هاوڵاتیان بۆیە هیوادارم ئەم گوشارانە لانی کەم وابکە کە کۆماری ئیسلامی لە شوێنێک کە خۆی بە پارێزەری ئەم شوێنە دەزانێت لە شوێنێک کە باڵادەستە ئەم شوێنە با بڵێن نەبێت ئەوەندەی تریش خەڵک لێی بێزار بێت چونکە ئێمە 2019مان لەبیرە خۆپێشاندانەکان کە خۆپێشاندەران بە تشرینیەکان دەناسڕیان داوای چیان دەکرد و هەڵبژاردەکان و ڕێژەی بەشداریش گەواهی دەری شتێکی ترن بۆ ئێمە هیوادارین کە تەنیا دەتوانین هیوا بخوازیین بەڵام نابێ بە ئەوە نەبوەستین گوشارەکانی ئێمە دەبێت داواکانمان لە کۆمەلگای نێودوڵەتی ناڕزایەتەکانمان لە ئاستی دەرەوە و هەروەها لە ئاستی ناوخۆیش ئەم هەڵوێستا کە بۆتە هۆی دروستبوونی ڕایەکی گشتی بەهێز دژی ئەم دەستدرێژی و تاوانکاریە بەردەوام بێت ئەمانە دەتوانێت و زۆر گرنگە بەردەوام بین لەسەر ئەم هەنگاوانە. بەڵێ دکتۆر پەرویز زۆرترین دەستەواژە کە لە ئەم ڕووداوانەدا بەکار دەهێنرێت پێشێلکردنی یاسا نێودوڵەتیەکان یاسای نێودوڵەتیە بەڵامە بینین کە لە دەریای سوور حوسیەکان هێرش دەکەنە سەر کەشتیەکانی ئەمریکا لە دەریای عەدەن و لە کۆمەڵێک شوێنی دیکە بەگشتی لە ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەی یاسای نێودوڵەتی ئەتوانێت سنوورێک بۆ ئەم پەلهاویشتنانەی ئێران دابنێت ئایا نزیک بوونەتەوە لەم بابەتە؟ دەزانین چەند کێشەیەک لێرە هەیە بەڕاستی گەورەترین کێشە لێرە سیاسەتی ناڕوون و ڕاڕایی ئیدارەی ئەمریکایە کە وای کردووە ئەکتەرە ناودەوڵەتیەکان بتوانن جێپێی لەق بکەن و نفوزی بخەنە ژێر بەترسیەوە و هەروەها ئەو ئیستراتیژیەی کە لە کۆتایەکانی کابینەی بۆشەوە و سەرەتای ئۆباماوە بەرەبەر داڕێژرا بۆ ئەوەی کە بۆ شەرقی ئاسیا بچن و چین کۆنتترۆل بکەن بەشێکی تر بووە کە وای کرد تەنانەت هاوپەیمانەکانی ئەمریکا وڵاتانی عەرەبی بگەنە ئەنجامەی کە پێویستە زیاتر لە رووسیا و چین نزیک ببنەوە و بەشێکی چاوپۆشی بۆ نمونە ئیدارەی ئۆباما لە دەستدرێژەکانی کۆماری ئیسلامی ئەمە ئەوە قسەی ئێمە نیە قسەی پسپۆڕان و استراتیژیست و ئەکادمی ئەمریکایەکانە کە ئەوە وای کرد ئەوەنەی تر کۆماری ئیسلامی لە ناوچەکەدا زاڵ ببێ و ئەم پاشەکشەیە و لە لایەکی تریشەوە پرسی ئەنجومەنی ئاسایش کە ئەم ململانیە گەورە جیۆستراتیژیەکان لەوێ ڕنگ دەداتەوە و ئەم جۆرەی یارگیریە کە هەر یەکەی لە ڕێگەی ئەکتەرەکانەوە هەوڵ دەدەن بۆ نمونە رووسیا هەوڵدەدا گوشارەکان لەسەر ئۆکراینەکەم بکاتەوە چین هەوڵدەدا لە پرسی ئۆکراینیە و ئەو ئابلۆقەیە کە ئەمریکا هاوپەیمانەکانی دەدەن و هەروەها ئێران بۆ هەناردەکردنی کێشە ناوخۆیەکانی خۆی بۆ دەرەوە ئەم یاریانەی کە دەکا لە ڕێگەی ئەکتەرە ناودوڵەتیەکان و دەستەوەستانبوونی ئیدارەی ئەمریکا و ئەو ناکۆکیانەی کە لە ئەمریکا لەم ساڵانەی دوایی دروست بۆ ناوخۆیانە هەموو بۆتە ئەوەی کە لێ دەبینین کە بە ئاشکرا یاسای نێودوڵەتی پێشێل دەکرێت و لێرە ڕێرەوە بازرگانیەکان بازرگانی ئازاد کە ئەمریکا ئەگەر زلهێزە بەهۆی وەیە باڵادەستی هەیە بەسەر ڕێرەوە نێودوڵەتیەکانەوە بەهۆی وەکە کۆمەڵێک دامەزراوە و ڕژێ
سیستێمی نێودوڵەتیە کە دروستکراوی ئەمریکا یان لانی کەم لەلایەن ئەمریکاوە پارێزگاری لێ دەکرێت. بۆیە لێرە ئەم کاردانەوە لەوێ دەبینین کە کاردانەوەکی تا ڕادەیەک توندا، بەڵام هەر لە بیرمان نەچێ ئەم ئیدارەیە بوو کە حوسیەکانی لە لیستی تیرۆر دەرهێنا و پاڵپشتی لە سعودیان نەکرد و سعودیای ناچار کرد لە کۆماری ئیسلامی نزیک ببێتەوە بە ناوبژیوانی چین زیاتر بەرژەوەندەکانی خۆی بپارێزێ. ئەمانە هەموو ئاماژەن بۆ با بڵین یا وەڵامن بۆ پرسیاری ئێوە لە بابەتی یاسای نێودوڵەتیەوە. بەڵێ دکتۆر پەرویز کەواتە ئەبێ چاوەڕی گۆڕانکاری بکەین لە سیاسەتەکان یاوەی کە دەگوترێت لە ئیدارەی نوێی ئەمریکا کە هەڵوێستی بەرامبەر بە ئێران چۆن بێت کۆماریەکان و دموکراتەکان و سیاسەتانی کە لە یەکتر جیاواز هەیەنە بەرامبەر بە ئێران ئەم گۆڕانکاریانەش دەتوانن کاریگەر بن یا دەبێت چاوەڕێی گۆڕانکاری گەورەتر لە ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناوچەکە بەگشتی و جیهان بکەین؟ ساڵی 2024 ساڵێکی زۆر مەترسیدارە بۆ ئێمە، چونکە تا ئێستا ئەنجامی جەنگی ئۆکراینیا یەکلا نەبووتەوە و تا ئێستا ئێران ئەو پرسی ئەتۆمی تا ئێستاش دەکوڵەیە و هەروەها جەنگی غەزە ئیسرائیل و داهاتوویەکی ناڕوون و نادیاری هەیە تەنانەت بۆ خودی ئەکتەرەکانیش ئاسۆیەکی ڕوون و بەرنمەیەکی با بڵێم دارەژراویان بەم شێوازە نییە کە هەموو ئەکتەرەکان قبوڵیان کردبێ. لەم نێوەندەشدا دۆخی عێراق و وڵاتانی ناوچەکەش هەروەتر جگە لە ئەو کێشەیە کە چینیش مەترسی بە جۆرێک گوشارخستن یا تەنانەت هێرشکردنە سەر تایوانی هەیە و ئەم گواستنەوەی با بڵێن جۆرێک لە گواستنەوە ئێمە دەبینین تا بگەینە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی کۆمار لە ئەمریکا ئەکتەرەکان دیان هەوێت لەم نێوەندەدا تا دەگاتە ئەوەی کە نازانن ئەنجامەکانی هەڵبژاردننی زلهێسترین وڵاتی جیهان ئەمریکا چی دەبێ، دیان هەوێت لێرە گەورەترین دەستکەوتیان هەبێ کە ئەگەر ترامپ هاتەوە سەرکار بتوانن لە با بڵێن هاوکێشەکاندا بەکاری بێنن. بۆیە لێرەدا ئێمە پشت بە خۆبەستن ئەوەی کە ڕئالیستەکان دەڵێن گەورەترین ئەرکی ئێمەیە کە لە ئاسی ناوخۆی لە ڕەهەندە جۆرا و جۆرەکانەوە پشت بە خۆمان ببەستین ئەوە زۆر زۆر گرینگە و بتوانین ئەم خۆناغانە بە هەموو ئەمرازەکان چی ئەمرازە دیپلۆماسیەکان چه ئەمرازە ئەوەکانی لە کۆمەلگای نێودوڵەتی یاسا نێودوڵەتەکان و تەنانەت لە ڕووی سەربازی و بەرگریشەوە بتوانین ئەم قۆناغە تێبپەڕێنین بۆ ئەوەیە کە هەڵبژاردنەکانی ئەمریکا کۆمەڵێک هاوکێشەیەک لای دەکاتەوە لە پاڵ هاوکێشەکانی تر کە ئێستا گەرمە جەنگی غەزە و لێکەوتەکانی دەتوانێت هاوسەنگی هێز جارێکی تر دابڕێژێتەوە. بەڵام سەرڕای هەمووانە پێگەی ئەکتەرە ناودوڵەتەکان لەم هەمکێشانە لەو هاوکێشانە بەرز بۆتەوە هەرێمی کوردستان دەبێ بەردەوام خوێندنەوەی وردی بۆوانە بێت. بەڕێز دکتۆر پەرویز ڕەحیم پسپۆڕی پەیوەندی نێودوڵەتیەکان زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵمان بووی.